بەناوی خۆی گەورە و میرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست منی برایم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە. ئەم قورانەی لە دەستی منە پەیامێکە لەلایەن خوای گەورەوە بۆ مرۆڤایەتی نێردراوە. ئەم قورانە باشترین و چاکترین و بەپێسترین پرۆگرامە کە بۆ مرۆڤایەتی نێردراوە. هەر کەسێک دەست بەم قورانەوە بگرێت سەرکەوتوو دەبێ، سەرفراز دەبێ، بوێر دەبێ، ڕازگۆ دەبێ، ئازاد دەبێت، چاونەترس دەبێ و مافی کەس ناخوات. هەر کەسێک دەست بەم قورانەوە بگرێت کار بەم قورانەوە بکات زوڵ مستەم لە هیچ کەسێک ناکات، مافی هیچ کەسێک ناخوات، ڕازگۆ دەبێت، بوختان بۆ هیچ کەسێک هەڵنابەستێت. بەداخەوە لەلایەن هەندێک نەزانەوە سوکایەتی بە قورانی پیرۆز دەکرێت، ئاەتەکانی ئەم قورانە دەسووتێندرێت، ئەم قورانە پیرۆزە دەسووتێندرێت. ئەمە ژوا دەکات هەست و شعوری مسلمانان بریندار بێت، بە تایبەتی لە جیهاندا لە ئێستا کە نزیکەی 2 ملیار مرۆڤ کە مسلمانە و بگرە زیاتریش کە قورآن دەسووتێندرێت شعوری بریندار دەکرێت. هەر کەسێک ڕخنەی لە قورآن هەیە بابێ ڕخنە بگرێت، بەڵام نەک سوکایەتی بکاتن. ئەم قورانە بە ڕێزە یەک هەڵەی تێدا نییە، یەک نەقسی تێدا نییە، هەموو ئاەتەکانی هەموو ئەو ئاەتانەی کە بۆ مرۆڤایەتی نێردراوە باشترین و چاکترینە. زامن ئەمڕۆ دەسمە لای بەشێک لەو بەشداربوانەی کە لەم کەرنەڤاڵە بەشدارن لیان دەپرسم بۆچی دەیانەوێت قورآن بسووتێنن، بۆچی قورآن دەسووتێنن، ئەی باشترین و چاکترین وەڵامدانەوە چییە کە ئێمەی مسلمان وەڵامی ئەو کەسانە بدەینەوە کە بێڕێزی دەکەن. ئێوەش بیسەر و بینەر بن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان بۆچی لەلایەن هەندێک خەڵکەوە قورآنی پیرۆز دەسووتێندرێ، یعنی ئامانجە سووتانی قورآنی پیرۆز چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وبه نستعين وصلى الله على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دیارە چەند شتێک هەیە یەک لەو شتانە نەزانینە، جەهل و نەفامیە، دووەم مؤامەڕەی شەیطان و ئەتباعی شەیطانە، یعنی هەڵخەرەتاندنە، یعنی چاواشەکردنە. جاریش هەیە خەڵکانت بە پارە و بە مادەی کەم لە خشتە دەبردرێن بۆ ئەوەی کە بە حیسابی خۆیان ناویان دەرکەن. مەس ئەمن ئەوەندە دەرێن بۆ پارێزرایی ئەو قورئانە لە ساری 2012 قەشەیەک لە ئەمریکا قورئانی سووتاند، کیژەکەی خۆی بە لەچکەوە بە حیجابەوە گوتی بابی من شێتە قورئانی دەستێنی. پێیان گوت لەبەر چ شێتە؟ ئەم بە چاوی هەموو جیهان فەرمی بەس بەرگەکەی دیتە دەیسوتێنی. ئەگەر بیکاتەوە ناوی بازە چ دەکات نایسوتێنیتن ئەوە ماچی دەکاتن. جار گوتم ئەوە گەورەترین ڕەدوفعلە، یعنی ئەو قورئانە خوا ساحیبیتی لەبەر نەزانی و نەفامی و لەبەر بێدینی و لەبەر یعنی کەم عەقلیە ئەوەی توێژینەوەی قورئان کاتن لە خزمەتی لەسەر سۆر دادەنیشی و خۆی بە قوربان دەکات. مامۆستا چ ئاەتێک لە نێو قورئانی پیرۆز زۆر کاریگەری لەسەر جەنابەت بەجێهێشتووە؟ یعنی هەموو ئاەتەکانی خوای گەورە کاریگەری لەسەر مرۆڤ هەیە، بەڵام کامیان بەلای تۆ زۆر کاریگەر بوو، کاریگەری لەسەر ژیانت هەبوو؟ وەڵا هەر ئاەتێک لە قورئان دەرمانخانەیەکە، جامیعەیەکە، سەیدەریەکە، قوتابخانەکە، بەس لە سوورەتی ئەلحەشر ئاەتی 21 کە دەفەرموێ لەو ئەنزەلنا هذا القورآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. يعني براستي استاجيان لو بيتجان لو قرآن تينا فكرين، يعني تمشاهدك خواي پروردگار دەفەرمێ لەو قورئانە دابەزی با بەسەر چیاکان تەعاملی هەڵگرتنی و ئەمانەتیان نەدەکرد، کەچی بەشەر کە لە گۆشت و خوین پێکاتیە قبوڵی و ئەمانەتی کردێ. بەڕاستی هەر جارێکە و ئاەتی سوورەت ئەلحەشر دەخوێنمەوە شتێکی نوێی لێ فێر دەبم، يعني تەمەشا دەکەم هەر ئاەتێک پڕیەتی لە علم و زانست، پڕیەتی لە معریفەت، پڕیەتی لە ئەخلاقی جوان، پڕیەتی لە ڕەوشتی جوان. جا هەر کەسێک دەوێت بەرز بی، گەورە بی، ناویشی بە بەرزی و بە گەورەی بمینێ، بە زیندوی و بە مردی خەڵک ڕەحمەتی لۆ بنێری بە هەوڵدا ئاوڕەکی لەو قورئانەی داتەوە. بە تایبەتی ئێستا لۆ بەرەکەت لە ناو مارەکان نەمایە، خەڵک زۆری یعنی تەمەشا دەکەی، یعنی ژیانی لێبیتە ژان هەمی بێ ئاگایە لەو قورئانە پیرۆزە. بەڕاستی هەمومان شەرمەزاری ئەو قورئانینە و هەموو خەڵکی دنیاش قەرزدارە بەرامبەر بۆ قورئانە. هیوادارم هەموو لایەکمان زیاتر وەکی مامۆستا گوتنی، یعنی لەو کۆڕەی کە بەڕاستی یەک لە کەلی بەقوەتەکانی مامۆستا عەلی ئەوە بوو ڕەدی مە ئەوە بی بە ئاور لەو قورئانە دینەوە،
چیکە تووشی محکەمە و تەلاق و تەلاقکاری نەبین. ئێستا بۆ کێشەی تەلاق زۆرە، بۆ مەشاکیل زۆرە، ئەوەی هەیتی ئەوەی نیتی ئاسوودەنیە. هەمووی ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا هەموو پشتکردنە لەو قورئانە بە تایبەتی ئەوانەی کەوا دەسەڵاتدارن. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. مەبزانم خاتونێک بۆچی ئەمڕۆ لەم کەرنەڤاڵە بەشداریت کردووە؟ سەرتەبەنای خی گەورە میهرەبان وەکو پشگیریەک لە قورئانی پیرۆز کە بەشداریم لەو کەرنەڤاڵە کردووە. زۆر باشە. وەکو مسلمانێک ئەوانەی پێم بڵێ ئەوانەی کە بێڕێزی بە قورئان دەکەن باشی وەڵامدانەوە چییە بۆ کەسانە؟ باشتری وەڵامدانەوە بۆ ئەو کەسانە ئەوەیە کە خۆیان فێرە قورئان بکەن و خوشکبرایەکانیان و هاوڕێکانیان و ئەو کەسە نزیکانەی کە ئەو کەسانی کە لە خۆیان نێزیکە فێرە قورئان بکەن. ئەو وەڵامم هەیە لە بۆیان. خۆت لەگەڵ قورئانە زۆر باشی، ینی ڕۆژانە قورئان دەخوێنیەوە یان هەفتانە چۆن قورئان خوێندنەکەت چۆنە؟ یعنی ئەم بێڕێزیکردنە وای نەکردو تۆ زیاتر هان دەربی بۆ ئەوەی نزیکتر بیەوە لە قورئانی پیرۆز؟ بەڵێ ڕۆژانە چەند لاپەڕەیەک یاخود چەند دوزئێک دەخوێنم و زیاتر پەرە پێ دەدەم تاوەکو یعنی بە پۆستەکانم و لە سۆشیال میدیا تاوەکو زیاتر گەنجان هەم بدەم بۆ ناو دینی ئیسلام و بۆ قورئان خوێندن. دەربارەی و بێڕێزی کە بە قورئانی پیرۆز کرا دەپرسم وەکو مسلمانێک باشترین وەڵامدانەوە چییە بۆ ئەو کەسانەی کە بێڕێزی دەکەن؟ دەست خۆش بێ وەڵاهی تەبیعی ئەو کارانە تەبیعی نینە چکە لە وڵاتێک کە ئیجازە وەرگیرابیتن و دەوڵەتێک یعنی دەوڵەتێکی ئەوروپی پاڵبژ بیتن ئەوە ئەکید ئەو شتا یعنی مبەرمەجە ئەوە لەوەیدا دەبی مسلمان چاوکراوە بی و لەبەرچە ئەو کارانە دەکرێت ئەوان حقیقەتی قورئان دەزانن چەند گەورەیە ئەگە بێت و قورئان ئیش بکاتن دەزان ئەو قورئانە چ پەیامێکی پێیە و چ کاریگەری گۆڕانکاریی دروست دەکا لێ ئەوان بێڕێزی دەکەن و لەبەر چاوی خەڵکی دیکەوە لەبەر چاوی مسلمانان بێڕێزی پێ دەکەن و خاڵەکی دیکە یعنی یەکێک لە هۆکارەکانی دیکە ئەوەیە کەوا یعنی دەیانەوێ بزانن ئەمە بخینەوە تاچن لەسەر ئەو قورئانی بە جواب دەین و دەیانەوێت جاری واشەیە یەک لە هۆکارەکان ئەوەیە مووقیفی هەڵەمان لێ وەرگرن ئەوە جەکەکە لە هۆکارەکان بەڵام مووقیفی ئێمە چبی لۆ ئەوی مووقیفی هەڵە نەنوێنین وەکو مسلمان دوایێ وەکو دەرێ زەرەرمان زیاتر بی لە قازانج. خاڵی زۆر ئەساسی ئەوەی خۆمان لە قورئان شارەزاکەین خۆمان لە قورئان نێزی بکەینەوە هەم لە خینەوەی هەم لە تێگەیشتنی هەم لە ئیشپێکردنی هەم لە بیرکردنەوە لێ کە خوای گەورە لە زۆر ئاەتەکان باز دەکاتن ئەزۆ لێ زۆر گرنگە ئێمە خۆمان ماڵ و منداڵمان ینی هەوڵ بدەین ینی ئێستا لە بۆ نمونە هاوینە تا چەند منداڵەکانمان بردیتە خولی هاوین لە بۆ نمونە تا چەند ئێمە کە پەرۆشی قورئانین پێمان ناخۆشە بێڕێزی دەکرێت ئایا چمان کردێ لە بۆ قورئان تا چەند ئەمە لە قورئان نێزیشین چکە بەڕاستی یعنی یەقینم هەیە ئینسان لە بچیتە ناو قورئان ناتانی بێتە دەرێ هەر بەخۆی ناتانی بێ قورئان بژی بێتە دەرێ زۆر لێ بەڕاستی زۆر گرنگە ئێمە باشترین مووقیف باشترین هەڵوێز وەکو مسلمان ئەوەیە خۆمان و ماڵ و منداڵمان شارەزا بکەین لە قورئان ئەوە دەبیتە باشترین وەڵام و باشترین ڕەت لە بۆ ئەو کەسانی کە سوکایەتی بە قورئان السلام عليكم داي حاج. عليكم السلام سرتاهم بخير بي. كو بەشداری کردێ لەو کەرنەڤاڵە؟ والله ئەو ئینسانە هیچ قیمەتێکیەوەی نییە ئەمە ئەو کۆمەڵی لۆ بکەین بەس لەبەر احترامی قورئانمانە یا ڕەبی خوا لە دنیا و لە قیامەت ڕووی ڕەشە ڕووی ڕەشتریش بی ئینشاء الله. چ بۆوانە دەرەی کە سوکایەتی بە قورئان دەکەن کە بێڕێزی دەکەن بۆ وا دەکەن؟ لۆ خۆیان بێڕێزن لۆ خۆیان بێ قیمەتن لۆیەوە دەکەن. چەند گرنگە مسلمان ئیش بە قورئان بکە کار بە قورئان بکە؟ هەموو شتێکمان قورئانە دەبی هەموو کارێکمان قورئان بی. باشە پێت باش ئەو خەڵکەی بە تایبەتی لە ئێستادا کە پشووی هاوینە منداڵەکانیان بنێرە دەورە قورئان فێرە قورئانیان بکەن بە خۆیان هەوڵ بدەن قورئان لەبەر بکەن. والله یەکەکەم بە خۆم زۆر قورئانیش نازانم بەس لەبەر ئەوەی دەچمە مزگەوتێ منداڵم فێرە ناوی خوای دەکەم دە 15 منداڵ فێرە قورئانی ناوی خوایان دەکەم جزو عەمەیان دەدەمێ ئەرێ وڵە شتێکی زۆر زۆر باشە. بەخۆت دەستی فێریان دەکەی؟ ئەرێ بەخوای بەخۆم دەچم فێریان دەکەم ژینی پێرە ژنە ناوی خوایان فێر دەکەم نۆ ناوی خوای فێریانم کردیە.
بەس ناوی خۆیان فێر جزو عمەشیان بڕک فێر دەکەم بە جۆرەی قورئانی خۆم. خۆشبی گرنگەوەیە ئەوەی دەزانی هەوڵ بدەی و بەرامبەرەکەت فێر بکەی. ئەوەندەی دەزانم حەولەی دەکەم. حەزیشم لێ زۆر ئێستا زۆریش بە تەنیا هاتیمە حەزم لێ بووە بێم لەبەر ئەو ئینسانە بێ قیمەتەی ناتیمە بەس لەبەر خاتری ئەو قورئانە گەورەی هاتیمە. باشە چ پەیامێک دێ بۆ خانمان بۆ ئافرەتان چیان پێ دەڵێ بۆ ئەوەی زیاتر و زۆرتر دەست بە قورئانەوە بگرن؟ وەڵڵە قورئان هەموو شتێکمانە. ئەوی دەست بە قورئان بگریتەوە هەموو شتێکی جێبەجێ دەبی ئینشاء الله. السلام عليكم. عليك السلام ورحمة الله قالك بخير بي سپاسك. ئەمڕۆ چۆنە لەم کەرنەڤاڵە بەشداریتان کردووە بەشداریکردنتان چ پەیامێک دەگەیەنێت؟ بله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بشتي جاوا كارم لخواي پروردگار هر وكل قرآني خوي وعدي بيداوين إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون ديارة پارزگاری یکم لو ام قرآن جوانيا خواي پروردگارا پشتیوانی یکم رب العالمين کل روجی یکم نادیتی لو پیغمبر صلی الله عليه وسلم حتى روجی قیامت و قیامتش داته پارزگاری یکم خدای سبحانه وتعالى زور خم با خوشحال ازانم که لموقف حساسة كان لموقف جورة كان إنساني مسلمان ودر أكوي كاستنكاري نارزاي درب بري برامبر هر بيشلكارية كبرامبر بديني أكره زاو بيشلكارية سند جورة بي دەویستە مسلمان ئەو هەندە گەورەتر بێنە پێشەوە ناڕازی خۆیان دەربڕن ئیستینکاری خۆیان دەربڕن ئەو دەوڵەت و ئەو جێگەیانێکەوە هەر ئەستن بەو جۆرە کردەوە ناشرینانە یان لە نێویاندا ڕوئەدا بەدەستێکی جەسوس و خائین ڕوئەدا لۆی عەقیدەی مسلمانان بورژێنن بەڕاستی مسلمان زۆر لەوە گەورەترە قورئان زۆر لەوە گەورەترە کەوا بەو شتانە بترسێ یان پەنا بەخوای گەورە بڕێک میسقالێک پاشگەز ببیتەوە ئێمەی مسلمان لە کوردستانی عێراقدا هەم بە ناوی لقی زانایانی کۆمەڵی ئیسلامی لە سۆران و دەوروبەریدا هەستاینە هەوڕۆکە بەشداری ئەم ئاهەنگە جوانەی ئەکەینکەوە جوابێک بێلۆنە حەزانی ئیسلام لە هەر جێگایەکدا ئەوان لە کەمیندا بن بەرامبەر بە ئیسلام مسلمانان زۆر لە پێشی ئەواندا حازرن و جوابشان ئەدەینەوە بە شەرمەزاری دنیا و قیامەتیشان ڕیسوار. باشترین وەڵامدانەوە چییە بۆ کەسانەی کە سوکایەتیان بێڕێزی بەرامبەر بە قورئانی پیرۆز دەکەن؟ باشترین وەڵامدانەوە جوانترین وەڵامدانەوە چ وەڵامدانەوەیەکە؟ ئەگەر بە لە عەقیدە و بیر و باوەڕیان بی ئەوە زۆر خەتەرە ئەبیتە کوفر ئەگەتە بابی کوفر و کەبائیر دەبی تۆبەی لەسەر بکەن و ئەگەر بە نەزانی و بە تەماحی دنیابی تۆبەیان پێویستە دەبی ئینسان تۆبە بکە لە ساوەنەوە کردوانە چونکە هەموو گوناحەکان بەس شیرک إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك هاو بشيدانان لو خداي جورا إنسان لسري بمري جيجي لي خوش بنية چونك ما في خواي أو سبحانه وتعالى برام حقوقي خلق لو المنقطرة زنا هرج جناح كان ذيك أجر إنسان حد لي ورجراوه توبەکەی کەویتۆ قیامەت و جێگەی مەغفرەت و لێ خۆشبوونە بەڵام ئەو جۆرە کردەوەیانە کەبائیرن ئەم نوع ئیشە کەبائیرە خودی کردارەکە کە ئەرێ قورئان دەسۆتینم یان دەڵێ هەموو هەفتەیەک دەیسۆتینم ئایا لە خۆی تووڕێ لە کەسێک تووڕێ لە وڵاتێک تووڕەیە ئەو وڵاتەش تێدا شەرمەزار ئەبی ئەو گەڕەکە تێدا شەرمەزار بی کە پەروەردە نەبووە بە قورئان بە سونەتی پێغەمبەر بە پێکەوە ژیان ئەو پێکەوە ژیانێک کە بانگەشەیان لێ ئەکرد هەمووی درۆیە ئەو ئازادیەی کە خەڵک باسەکە پێشگی ئیسلام ئازادی لەسەر ڕووی زەویدانی. قورآن چۆنی ینی چەندی قورآن دەخوێنی؟ الحمد لله قورآن دەخوێنی بەردەوام کودەڵی بەردەوام خوێندنەوەمان هەیە و ینی بەردەوامن الحمد لله. بۆچی قورآن دەخوێنیەوە؟ کودەڵی بۆ ئەوی خۆمان پێبگەنینێ وەک مسلمان لازمە کە قورآن خوێن بین و قورآن بخوێنینەوە بوو. ئای چی تێ بۆ کەسانەی کە بێڕێزی دەکەن بەرامبەر بە قورئانی پیرۆز باشترین وەڵامدانەوە چییە بۆ کەسانە؟ ڕاستی ئەم ڕووداوانی کە ڕوودەدا لازمە ئێمە وەک مسلمان کودەڵی هەڵتەکانێکی ئێمەیە کە بینەوە هۆش خۆمان بزانین کە چی پێویستە ئەنجامی بدەین جا بۆ ئێمە دەبێ فکرکەینەوە چی پێویستە بیکەین فانە ئەم بربەسانی کە ڕوودەدا ئێمە ئەگەر دابڕامین لە قورئان بینەوە خزمەتی قورئان و ئەگەر لە خزمەتی قورئان داین زیاتر تێبفکرین و زیاتر قوڵبینەوە و خزمەتی قورئان بکەین و پاڵپشتیکردن لە قورئان لەم وەختەدا باشترین شتێکە باشترین وەڵامدانەوەیەک بۆ ئەو کەسانی کە قورئان دەخوێنن ئەوەیە کە ئێمە زیاتر قورئان بخوێنین زیاتر فێری بین زیاتر لەبەری بکەین و شیرینی بکەین لە لای منداڵەکانمان لە لای منداڵان بەعام بەگشتی قورئان شیرین بکەین. چەندێک هەوڵت داوە هاوڕێیانی خۆت فێری قورئان بکەی یان پابەندیان بکەی بە قورئانی پیرۆز؟ الحەمدولله ئەوەندی توانامان هەوو بێ هەوڵی خۆماندا. بەڵام ئەمڕۆ چۆنە لەم کەرنەڤاڵە بەشداریت کردووە بۆچی هاتووی؟
بسم الله الرحمن الرحیم افروکا ما باشداریو کرید کرنوالا قرآن تا جا سریمه بو سر خصنا قرآن پیروز و باشداریو ما ات و کرنوالی دا بو سر خصنا قرآنه و دا دشمنت اسلام بزانن که ام بسلمان خدان موقف و هلویستین و ام دفاع الدین خو کین و المقدسات خو کین و قرآن خو کین و هر وقت دا دجمنت اسلام بزانن هر کسی که هبیتن هر حزب که هبیتن هر جماعت که هبیتن هر حکومت که هبیتن هر دولت که هبیتن هر قوم و ملت که هبیتن که دجاتیا اسلام بکتو دجاتیا قرآن پیروز بکتو بریزی برانبر قرآن پیروز بکتن که ام بسلمان بدنک نابین و ام قبیل ناکین و ام ده خدان موقف خدان هلویز بین برانبری اوی چنده شما مستعویان که او کار کرده آیا آزادی را در برینه آیا نمو سکایتی کردن با مسلمانان و پیوست مسلمانان چون برگری بکن چی بکن؟ نخیر اوه آزادی در برینیه چون که هر نفسی دولت اذن یا خواستی که چطور قرآن تیتا صوتن و حمایه لید کن و شرطه البر راوستن که انجیلش بیتا یعنی توراتش بیتا صوتن یعنی اوه افداخوازی هود بکرن طرف هندک و قبیل نکر بو که تورات بیتا صوتن هرچند هم گلدادینه که توراتش بیتا صوتن و انجیل بیتا صوتن و قرآن بیتا صوتن وان قبیل نکر بو که تورات بیتا صوتن دیاره اسرائیل که دست دو بیا و قبیل نکریه یا وابخو المهم رفض دو بیا که تورات بیتا صوتن باشه پاچتوف دی ازنیدن که قرآن بیتا صوتن یعنی اوه آزادی در برینیا اوه دیارتی و همو بسلمان بزانین که اوانه اپراستی حق دکا گلکا پیس یا کریت یا های برانبری اسلام و برانبری مقدسات اسلام و برانبری بسلمانا اوه چند چی دیکنیه باشترین ولام دانه و باشترین جواب چیه بو کسانی که سکایتی بیارزی برانبر قرآنی پیروز دکن ابراستی طبعا بیتا دوسه باش ایک لازمه ام بسلمان همود بدنک نبین هر ایک الجی خو موقف خو دی پی چ بینا خو زانینا خو قوت خو ناراضی بینا خو دیار کرد برانبری اوی جریمه کو که اوی اف دولت پیرابی ناراضی بینا خو دیار کتن و هر وقت لازم سر ما بسلمانا او درس ابو ما بسلمانا ام زفرین قرآن پیروز و زفرین حکم خود تعالی و هر وقت ام خو پرورده بکن السر قرآن پیروز یعنی قرآن ببیتا نور و روناهی بو جیان ما و قرآن ببیتا تاج سر ما و قرآن ببیتا حاکم و پیشوای ما جیان ما در دنیای دا و هر وقت ام عیال خو و زاروکت خو مندالت خو ام پرورده بکن پرورده که اسلامی اپراستی جوان و فیر قرآن بکن قرآن بکن دل وادا وری کن مراکز قرآن خوندن و دستگاهت که قرآن نشا خلقیدن عیال خو فیر قرآن بکن چون که مع الاسف افریقا بر خود این واقع خو ام بسلمان گلک اپراستی اكيد بجن ام مقصرين برانبري قرآن چون که عیال ما اغلبه قرآن نزانید و خوین تبم یان دای که بابا آگالینیه تربیت و پرورده او زاروک و مندالا که فیر قرآن بکن و ولی بکن که قرآنک ببیت امام و ببیت پیشوا بوجیانوا جه داخل ابراسی ام بسلمان ید بینن که ما بسلمان پشت خوا دا قرآن ما قرآن یا اهمال کری برویند او یه ویندید کن و یه پیچید بیت اوی بکن و لیراد بینن که وطفاء سفکاتی در حق قرآن بکن و هر وطف یبر خود دنه که حکومات اسلامی و دولت اسلامی که مع الاسف ابناف بسلمانن که اوی علمانیه تا کل سر امت محمدی دادای پراستی جه داخل دلیوا دو اوانه که اوی بریزی برانبر قرآن بکن و به موقف و به هلویز بن جه داخل پراستی که مع الاسف با اوه حکوماتا ابناف بسلمانن بله کارو کرده دجی اسلامنا و دجی قرآننا او کسانی که سکایتی با قرآن پیروز دکن تا چند تو که مسلمان گزیت و آزارت پیدا کرد والله زور يعني كذا من زرق مشان دكات فين بوس سكاتك قرآن كردوس فينري چون ولامی او کسانه دادی و یعنی چیان پیدا لی باشتی ولام چیه بوان والله متساوي ترى دعاء خير عم دخواي هدايتي عم دا ما وستا بابزن امرو چون لم کرنوال آماده بونت پیام یک دگینیت والله پیامی مسلمانان اشکرا برانبر با اهانه کردن و سکایتی کردن به پیغمبری خدا درود خدا لسر به برانبر با قرآن بلام امن اوی کپی موایا همو کاتیک اوی که اهانه دکر به پیغمبری خدا با مسلمانان با قرآن
بە قازاندێکی زۆر بەسەر مسلمانان دەشکێتەوە یعنی لە بەرژەوەندی مسلمانان لە بەرژەوەندی قورئان لە بەرژەوەندی ئیسلامە چۆن مامۆستا یعنی بۆ نمونە کاتێک کە سوکایەتی بە پێغەمبەری خوا دەکرێت خەڵک بە دوای ئەوەدا دەگەڕێت ئایا ئەو پێغەمبەرە کێیە ئەو پێغەمبەرە چی کردووە سنەتی ئەو پێغەمبەرە چییە ئەو پێغەمبەرە لەبەرچی خەڵکی هەیە دژایەتی دەکات لەبەرچی ئەو پێغەمبەرە بە ملیار خەڵک شوێن کەوتوو هەیە لەبەرچی ئەو پێغەمبەرە خەڵک هەیە لە پێناوی خۆی بەخوشەدا ئامادەی هەموو شتێک لە پێناوی پێغەمبەرە بکە خەڵک هەیە بە دوواداچوون دەکات دوای ئەو کە بە دوواداچوون دەکات بۆی دەردەکەوێت فعلەن ئەو پێغەمبەری خۆیان پێشەوایە فعلەن ئەو کەسە ئەو محەممەدە هی ئێوەی بکەی ڕابەر بکەیە پێشەوە بکەیە پێشەنجی خۆت ینی چۆنڵی بەدوای بکەی بەدوای شوێن پێی پێیەکانیشی بکەوی اینجا کە بەرامبەر بە قورئانیش دەکرێت فعلەن ئەو کاتە خەڵک ینی ور دەبێتەوە لە قورئان ڕادەمێنێ سەیری قورئان دەکا خەڵکێک مسلمان نییە خەڵکێک مسلمانیش لەوانێ بەڵام ئەوەی کە مسلمان نییە دەڵێ بابزانم لەبەرچی ئەو ئیهانەی بە قورئان دەکرێت بابزانم لەبەرچی ئەو مسلمانانە ئەو خەڵکە مسلمانە زۆرە بۆچی دیفاع لە قورئان دەکات لێ دەکۆڵێتەوە سەیری دەکا لەوانەیە بە چەندین خەڵک ینی ئەگەر مبالغە نەبێ لەوانەیە بە هەزاران خەڵک مسلمان بێ لە هەموو کاتەکان ئەوە لە بەرژەوەندی مسلمانە ینی زۆر باش لەلایەکی دیکەشەوە لێدانیە لە شعور و هەستی مسلمانان برینداریان دەکەن فعلا ئێمە قورئان پێشەوامانە قورئان ڕابەرمانە قورئان بەرنامەمانە قورئان دڵمانە قورئان هەموو شتێکمانە ئینجا هەر کاتێک کە ئیهانە بە قورئان دەکرێت سوکایەتی بە قورئان دەکرێت فعلەن مسلمان دڵی دێشێ مسلمان زەرجی دێشێ مسلمان ئێشی پێدەگا باوەڕکە ڕەنگە مسلمان ئەگەر کەسێکی زۆر خۆشەویست و نزیشی بمرێ بەقەت ئەوە یعنی دەڵێ دڵی نایشێ یعنی پێی نیگەران نابێ ئەوەی کە ئیهانە بە قورئان دەکرێت ئەوەی کە سوکایەتی بە قورئان دەکرێت مسلمان زۆری پێ ناخۆشە بەڕاستی ئەوە فعلەن بەڵام وەکو گوتم لە بەرژەوەندی مسلمانانە لە بەرژەوەندی ئیسلامە زۆر باشە چەندێک بەگریش دەزانی بۆ ئەوەی ناحەزانی مسلمانان ناحەزانی ئیسلام زیاتر ناڕەحەت و نیگەران بن و بۆ ئەوەی خۆشمان زیاتر و زۆرتر شارەزای ئاینی پیرۆزی ئیسلام بین بەتایبەتی لەم وەرزیاینەدا دایکان و باوکان منداڵەکانی خۆیان بنێرن ئەو خولانەی کە منداڵەکان فێری قورئان دەکەن تیان دەگەێنن پەیامی قورئان و پەیامی ئیسلام چییە چەندێک ینی وا بکرێت زۆرتر و زیاتر منداڵەکان ڕەوانە ئەو ڕێکخراوانە بکرێن هەر بە فعلی ئینسانی مسلمان سیر دەکەی زاری وایە ینی منداڵی مسلمانە فێری هەموو شتێک دەگرێت لاعیبەکان هەموو دەناسێ یعنی شتی بێسەرەوبەر دەزانێت بەڵام لە زیاتی ئەوە ینی مسلمان ینی منداڵی مسلمان گەورە دەبێت هێشتا فێری ینی وەکو ئافرەت وەکو کچ هێشتا فێری ئەوە نەکراوە لە چ بکە گەورە بووە هێشتا فێری نوێژ نەکراوە بەڕاستی ئینسانی مسلمان ئەوەی کە خۆی بە مسلمان دەزانێت ئەوەی کە ینی فعلەن دەیەوێ مسلمان بێت فعلەن دەیەوێ ئیماندار بێ هەر بەناو نەبێ دەبێت منداڵی کە سوکاری فعلەن بینێرێتە بەتایبەتی منداڵان لەو کاتانەی کە پشووە بیان نێرێتە خولەکان ینی بەڕاستی خولێکی زۆر دەکرێتەوە لە سنتەرەکان شوێنێکی زۆر هەیە ئینسانی مسلمان دەتوانێت سوود لەو سنتەرانە وەربگرێ لەو پشوانە وەربگرێ و بیان نێرێ بە ئەوەی کەوا سوود لە قورئان وەربن فێری قورئان بن و فێری ئادابەکانی ئیسلام بن بەڕاستی نابێ ئینسانی مسلمان تەنها بەناو مسلمان بێ ئەتوو ئەگەر مسلمانی دەبێت ئەو مسلمانێتی ڕنگ بداتەوە لە کردەوە لە عمل لە گفتار لە ڕفتار لە هەمووی ئەگەر نا بەڕاستی ئەگەر بەس نووسرابێ مسلیم کە لە هەندێک نووسرا و ملیم ئەوە بەڕاستی نیشانەتی ئیسلامەتی نیە نیشانەتی مسلمانەتی نییە دەبێت ئەو ئیسلامەتیە لە ئەخلاق و لە خوو ڕەوش وەکو پێغەمبەری خوا درود خوای لەسەر بێ کە ئەخلاقی چەند جوان بووە یعنی ئەوەی کە مسلمان بووە خەڵکێکی زۆر کە ئەو خەڵکانی کە مسلمان بوون بەشی زۆری یعنی لەبەر ئەخلاق و خوو ڕەوشت و ئەخلاقە نەرمەکەی پێغەمبەری خوا مسلمان بوون خۆ بە تیر و شیر مسلمان نەبووە خەڵک بە تیر و شیر کەس مسلمان نابێت بە زۆر کەس مسلمان نابێت لا ئیکراها فی الدین بەڵکو ئینسان وجادلهم بالتي هي أحسن بەوەی کە ئینسانی مسلمان بتوانێت ینی گفتوگۆیەکی نەرمونیان بکە یعنی ئوسلوب و خیتابی جوان بێ لەگەڵ دەوروبەرەکەی خوو ڕەوشتێکی جوان و نەرمونیان پیشانی دەوروبەرەکەی بدا فعلەن ئەوە ئیسلامە فعلەن ئەوە قورئانە فعلەن ئەوە بەرنامە ئیسلامە ئەو خەڵکە ئەو کاتە دەزانێت کە ئەوە بەرنامەی قورئانە و ئەوە ئیسلامە و لای شیرین دەبێت فعلەن ئیسلام وایە بۆ خۆی یعنی ئەوە نییە ئێمە بچین بەرگێشی بەسەردا بەردا هەڵ بکەین نەخێر بەڵکو هەر ئیسلام بۆ خۆی وایە بەس ئەوەی کە ئێمە لێ دوورکەوتینەوە دەبێت بەڕاستی ئێمە ئەوانە بە ئاگامان بێ وەکو زەنگێکە وەکو ئاگادارکردنەوەیەکە بە ئاگا بینەوە کە ئەی مسلمان یعنی ئاگادار بە ئەوە خەریکە لە پەیامە پیرۆزەکەت دەدرێت لەو شتە دەدرێت کە ئەتوو ینی لە کەلامی قورئان تاوە لەو بەو لاوەشتێکمان نییە لێ بدرێت بەبزانم ئەمڕۆ چۆنە لەم کەرنەڤاڵە بەشداریت کردووە بەشداریکردنت چ پەیامێک دەگەێنێت والله واجبه يعني سلمان
ڕەشایەتی مسلمان زیادکە یعنی پێویستە یعنی نەک لێ لە هەموو شوێنێکی یعنی ئینسان ئامادە بێت لە هەموو جێکی کە ئیسلام پێویستی پێبی. کەواتە مسلمان دەبێت لە هەر کاتێک لە هەر جێگایەک ئامادە بێت کە دیفاع لە دینەکەی خۆی بکات. بەتەئکیدەوە. ئەو کەسانەی کە بێڕێزی بەرامبەر بە قورآنی پیرۆز دەکەن باشترین جوابدانەوە باشترین وەڵامدانەوە چییە بۆ ئەوان چۆن وەڵامیان بدرێتەوە؟ ئاگادارکردنەوە لەوە خۆمان یعنی بە زیاتر پابەندی بە قورئان و بە ڕەوشتی ئیسلامی وانە یعنی زیاتر خۆمان بە قووەتکەین بەرامبەر یعنی. پێت باشە مسلمان زیاتر و زۆرتر بەشداری بکات لە کارە خێرەکان لەو کارانەی کە لە کاری ڕێکخراوەیی بۆ نمونە لە هاویندا ئێستاکە ئێمە لە هاوینین منداڵەکەی بنێرێت بۆ خولی قورئان بۆ ئەوی فێری قورئان بێ بۆ ئەوی فێری حەدیث بێ چەندێک ئەمانە کاریگەری هەیە بۆ ئەوەی ناحەزانی ئیسلام زیاتر و زۆرتر دڵیان پێتەنگ بێ پێ ناڕەحەت بێت. ڕاست بەتەئکیدەوە زۆر پێویستە یعنیەوە لە ماڵەوە لە دەورات شتیوە بەشداری بکەین بۆی زیاتر یعنی ئینسان شارەزا بێت لە دینەکەی و خۆڕاگریش بەرامبەر هەموو شتێکیان. زەن خۆشەویستان ئەوی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێک بوو لە بەشداروانی ئەم کەرنەڤاڵەکان بڕۆ لە شاری هەولێر ڕێکخرابوو بۆ بەرگریکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ بە تایبەتیش لە قورئانی بەڕێز کە بەداخەوە لەلایەن گەنجێک کە لە وڵاتی سوید بێڕێزی کرا بە قورئانی پیرۆز بۆیە نیگەرانی زۆری لێکەوتەوە بە تایبەتی مسلمانان کە ئازیەت و ئازارێکی زۆریان پێگەیشت بۆیە باشترین و چاکترین وەڵامدانەوە بۆ ئەوان بریتە لەوەی خۆمان زیاتر و زۆرتر پابەند بین بە قورئانی پیرۆزەوە و هەروەها ماڵ و منداڵمان هەروەها دەوروبەرمان و هاوڕێکانمان فێری قورئان بکەین و پابەندیان بکەین بە قورئان و قورئان لە ناومان ڕەنگ بداتەوە. پەیامی قورئان ئەوەیە نەعەدالەتی نەمینێ خەڵک زوڵم لە یەکتری نەکات هەموو مرۆڤەکان وەکو یەک مافی خۆیان وەربگرن بۆیە ئەو پەیامی قورئان هەموو کەسێک حەز ناکە دادگەری بسەسپێ و دادپەروەری هەبێت بۆیە ڕقیان لە قورئان و لەم پەیامە جوانەی ئیسلامە. تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم ئەرشاد و کامەران بخواتان لەگەڵ.